لەگەڵ هەر ڕۆژێکی نوێ لە هەرێمی کوردستان قەیرانێکی نوێ سەر هەڵدەدات یاخود هاوڵاتیان درێژە بە قەیرانێکی نوێ دەدەن. بە دیاریکراویش لە دوای ساڵی 2014ەوە هیچ کات و هیچ ڕۆژێک دۆخی هەرێمی کوردستان بێ قەیران نەبووە. ئێستا قەیرانی گرانی نرخی بنزین درێژەی هەیە، ئەویش دوای ئەوەی بڕیارەکەی حکوومەتی ماوە بەسەرچوو بۆ چارەسەری قەیرانەکە کە چەند ڕۆژ لەمە و بەردەری کرد هیچی لە دۆخەکە نەگۆڕی و ئەو بنزینێشی کە ناوی نۆرماڵە و بەلای زۆرێک لە شۆفێرانەوە جێی متمانەیان نییە و ناتوانن بە دڵنیاییەوە بیکەن ئۆتۆمبیلەکانیانەوە، بەڵام ئەویش وەک پێویست نییە و هەر لە چەند کاتژمێرێکی کەمی ڕۆژدا لە ژمارەیەکی دیاریکراوی بنزینخانەکاندا نامێنێت یاخود هەر لە بنەڕەتدا لە بنزینخانەکاندا نەبووە. ئەمەش وای کردووە هیچ کاریگەریەک لەسەر نرخی جۆرەکانی دیکەی بنزین دروست نەکات کە محەسەن و سوپەرن لە کاتێکدا بەرپرسانی حکومی نیازیان وابوو بەهۆی دیاریکردنی نرخی بنزینی نۆرماڵ بە 850 دینار نرخی ئەوانی دیکەش داببەزێت. بێئەنجامی بڕیار و هەنگاوەکەی حکوومەتی ماوە بەسەرچوو بە ئاراستەی چارەسەری قەیرانی گرانی نرخی بنزین دوو هۆکاری هەیە، یانەوە تا بڕیارەکە تەنیا بۆ هێورکردنەوەی ناڕەزایەتیەکان دەرکراوە و هیچ ئەرزش و کاریگەریەکی لە گۆڕینی دۆخەکە نییە، یاخود دوور لە واقیع و حاڵی کەم و زۆری بنزین و نەهێشتنی قۆرخکاری دەرکراوە. هاوشێوەی ئەم بڕیارە پێشتر و لە سەرەتای ساڵی 2024ش سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بێ لێکۆڵینەوە و بناغەیەکی پتە و بڕیارێکی بۆ هەرزانکردنی نان دەرکرد، بەڵام دەرەنجامەکەی لەجێی ئەوەی نان هەرزان بێت گران بوو، لەجێی 8 نان 6 بوو بە 1000. لە ماوەی ڕابردوودا شارەزایان چەندین ڕێگەیان بۆ هەرزانکردنی نرخی سوتەمەنی بە تایبەتیش بنزین خستوەتە ڕوو، لەوانە دابەشکردنی ئەو 90,000 بەرمیلەی ڕۆژانە لەلایەن پاڵێوگە حیزبەکانی پارتی و یەکێتیەوە دەپاڵێورێت بەسەر بنزینخانەکاندا بە نرخی پاڵپشتی کراو کە 400 دینارە کە ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن لیتر بنزین دەکات، بنزینخانەکانش بە 450 دینار بە شۆفێران و هاوڵاتیانی بفرۆشن. ڕێگەیەکی دیکەش پەشیمانبوونەوەی لەو ڕێکەوتنەی لەگەڵ بەغداد کراوە سەبارەت بە گێڕانەوەی 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ بەکارهێنانی نێوخۆیی و ڕاگەیاندنی شکستە لەو ڕووەوە، ئەو کات حکوومەتی فیدراڵ وەک هەر ناوچەیەکی دیکەی ژێر دەسەڵاتی خۆی بنزینی 450 دیناری بۆ هاوڵاتیان دابین بکات. ئەمەش ڕاگەیاندنی شکستێکی دیکەیە بۆ حکوومەتی ماوە بەسەرچوو. پرسی سوتەمەنی یەکێکی دیکەیە لە شکست و بارگرانیەکانی کابینەی نۆ کە لە ماوەی 7 ساڵی ماوەی یاسایی و قۆناغی بەسەرچوونیدا بەردەوام لە بەرزبوونەوە و کەمیدا بووە. ئێستاش کە هەرێمی کوردستان لە چلەی هاویندایە نرخی بەرمیلێک نەوتی سپی لەسەر و 200,000 دینارەوەیە.